بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆمان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. لەم بەرنمەیەدا قسە لەسەر هیجرەت دەکەین یاخود قسە لەسەر کۆچ دەکەین. کۆچ لەم ساتە وەختەدا ساتێک هیجرەت تایدا ئەنجام دراوە، پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێت لەبەر زوڵم و ستەم و زۆرداری لە مەککەدا شار و زێد و نیشتیمانی خۆی بەجێ دێڵێت و ڕوودەکاتە شوێنێکی تر، جوگرافیا دەبڕێت، تەجاوزی سنوور دەکات. تاوەکو ئێستا لەوانەیە زۆربەی نووسەر و مێژوونووس و توێژەرەکان قسەیان لە سەر هیجرەت کردووە لە ڕووی ڕووداوی مێژوو و پەندەکانی و عیبرەت لە هیجرەتدا. تا ڕادەیەک قسە لەسەر معریفەی هیجرەت کراوە، بەڵام ئیرادەی هیجرەت جیاوازە لە معریفەی هیجرەت. ئەم ساتە وەختەی ئێستا ژیانی تیادا گوزەرێنین، پێویستە یادی هیجرەت بکرێتەوە وەکو ئیرادە، وەکو ئەوەی چۆن مسلمان بتوانێت فەلسەفەی هیجرەت بکاتە ڕێنماییەکی خۆی تاوەکو بۆ ئیش و کارەکانی یاخود بۆ ئەو شێوازی بەڕێوەبردنی ژیانەی کە ئێستا مرۆڤایەتی ژیانی تیا گوزەرێنێت بەرەو پێشی بەرێت. پێغەمبەر درودی خوای لێبێت کاتێک لە مەککەوە کۆچی کرد بۆ مەدینە، کۆمەڵە پایی گرنگی چەسپان، دروستکردنی مزگەوت، برایەتی، دەرکردنی بڕوانامەی مەدینە. ئەم سێ ڕەهەندە گرنگ و کاریگەرە هەرسێکیان هەر یەکە و بعدێکی قوڵی لە پشتەوە بوو. برایەتی دروست کرد بۆ تەبایی نێوان مسلمانان، مزگەوتی دروست کرد بۆ جێبەجێکردنی ئیشوکاری مسلمانان، عیبادەت کاروباری ڕۆژانە بەڕێوەبردنی ژیانی کۆمەلگا لە مەدینەدا. لە هەموو ئەمانە گرنگتر وەسیقەی مەدینە بوو یاخود بڕوانامەی مەدینە، ئەو بڕوانامەیی کە جێی هەموو پێکاتە جیاوازەکانی تیا بوویەوە. مرۆڤون سنتەر بوو لە ناو بڕوانامەی مەدینەدا، جوولەکەکان، هاوبەش پەیداکەران، پێکاتەکانی تر لە دەرەوەی مسلمانان، ئەمانە هەموو پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ کۆی کردنەوە لە ناو وەسیقەیەکدا بە مەرجێک بتوان ئاسایشی شاری مەدینە بپارێزن، ڕێزی یەکتر بگرن، کەرامەتی ئینسان پارێزراو بێ لە ناو مەدینەدا. ئەم ڕەهەندانە لە ئێستا پێویستیان بە خوێندنەوەی جیاواسەیە و پێویستە مسلمانان بیکاتە وێنە نمایەکی گەورە و کاریگەر بۆ خۆی بۆ ئەوی بتوانێت کاروباری ژیانی ڕۆژانەی پێ بەڕێوە بەرێت، بە تایبەتی لەم ساتە وەختەدا کە تەکنەلۆژیا و پێشکەوتنەکانی ژیان مەسائلە ڕۆحی و معنەویەکانیان لای ئینسانی مسلمان و بڕوادار تا ڕادەیە کاڵ کردوێتەوە. بە شێوەیەک لە شێوەکان وای لێ هاتووە پێویستمان بەوە هەیە جارێکتر بگەڕێنەوە بۆ ئەو بەها ڕۆحی و معنەویانە، بۆ ئەوەی کە بتوانین سوود لە فەلسەفەی هیجرەت وەربگرین، بزانین هیجرەت چییە، یاخود بزانین دەرهاویشتە و لێکەوتە گرنگەکانی هیجرەت چییە. هەموو ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی گفتوگۆی ئەم شەومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر حسێن محەممەد ساڵح توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست و مامەسای زانکۆ، دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە فکری ئیسلامی و مامەسای زانکۆ بەخێربێن بۆ ئستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ. دکتۆر حسێن، ئەوەی کە بەشێکشی لە پێشێکەکە هێمان بۆ کرد تا ڕادەیەک هیجرەت کە باس کراوە زیاتر لە سیاقە مێژوویەکە یاخود بە ئەوکو ڕوودا و باس کراوە مسلمانان بە تایبەتی ساڵانە یادیەکەنەوە. ئێستا ئێمە کە ئەمساڵ بیرەوەری هیجرەتی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ یادیەکەینەوە، ساڵی 1439 تێپەڕی نۆچینە ساڵی 1440 کۆچی. ئەکرێ لە بەدیلی ئەمە جیاواز لە ڕووداوێکی مێژووی کە ئێمە باس لە هیجرەت بکەین، ئێمە بە تایبەتی ئێمە وەکو کورد چۆن باس لە هیجرەت و فەلسەفەی هیجرەت بکەین لەم قۆناغی ئێستاماندا. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. پێشەکی منیش دەستخۆشی لە ئێوەکەم بۆ سازدانی ئەم بەرنامەیە، هیوادارم کەوا بتوانین ئەوەی کەمە بەستە بیگەێنین و داوای ئیجازەش لە جەنابی مامۆستای گەورەمان کاکە دکتۆر سەباح حەکەم بە حوزوری ئەوە پیا و ناتوانێت بەڕاستی هەموو شتێک باسکە. سەبارەت بە باسیکی جەنابەت پرسیارەکەت مەسەلەی مێژووی هیجرەت وەکو ڕووداوێکی مێژووی لە ڕاستیا خۆی پێویستە باس بکرێت، چونکە هەموو ڕووداوەکانی مێژوو کە ڕوویانیاوە، چی ئەو ڕووداوانەی کە لە پێش ئیسلامیشەوە ڕوویانیاوە، ئەو ڕووداوانەی کەوا لە سەردەمی ئیسلامیشا سەردەمی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام و خولەفای ڕاشیدین و ئەمەویەکان و عەباسیەکان کە ڕوویانیاوە، هەمووی ئەبێت پند و دەرس و عیبرەتی لێوەربگیرێت.
مسلمانان خی گەورە ڕێنموینیمانەکات و پێمان ئەفەرمێکەوە قسە و بەسەرهاتی ئەو پێغەمبەرانی پێشوو ئەو ئەوانەی خۆشتان کەوا ڕوایە عیبرەت و پندیدا لەقەد کان فی قەصەسیهم عیبرەة لئولی الألباب. بۆیە پێویستە کە ئێمە وەکو ڕووداوی مێژوو باس لە هیجرەت بکرێ، بەڵام تەنها باسکردنێک نەبێ و بەس، باسکردنێکی سەطحی نەبێ و بەس، بەڵکو قوڵ بینەوانێ لە ڕەهەندەکانی و لە هەموو ئەبعادەکانی و لە هەموو لایەنەکانی مێژوو هیجرەت ورد ببینەوان و لێ بکۆڵینەوانی بزانین هیجرەت بۆ، هیجرەت لە چی، دەستکەوتەکانی هیجرەت، چۆنێتی هیجرەت، ئەمانە ئایا هەر ئەو کاتە بوو یان هەموو کاتێکی تر ئەتوانن. خۆی گەورە بە ئێمە ئەفەرمێت، ئێمە مسلمان ئەفەرمێت لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە لمن کان یەرجو الله واليوم الآخر. بەتحقیق ئێوە وەتان هەیە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوایەتی و پێشڕەوێتێکی زۆر جوان حەسەن ئەگەر خوا و ڕۆژی دوایتانێ. کەمادام ئێمە بمانێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشڕە و پێشەنگ و پێشەوامان بێت، شوێن پێی هەڵبگرین، ئەبێ هەڵسوکەوتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر بە چاکی شارەزابین، بە تایبەتی هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. سەرەتا مەسئلەی هیجرەت سنەتی پێغەمبەران بووە عەلەیهیمو سەڵات وسەلام لە تاو ئەو زوڵم و ستەمەی کەوا لە سەردەمەکانیانە و لە شوێنەکانیانە خەڵکانی زاڵم و ستەمکار وەکو فرعون و وەکو نەمرود و وەکو هەموو ئەو تاغوت و ستەمکارانەی کەوا لە مێژووە لە قورئانیشا باسییان لێوە کراوە، پێغەمبەران کە ڕوبەڕوویان بوونەتەوە بۆ ئەوەی کەوا بتوانن بەو ئەو مەبەست و پەیامەی کەوا پێیانە و بیگەێنن لە شوێنی خۆیانە نەیانتوانە بە ئەنجامی بگەێنن، هیجرەتیان کردووە بۆ شوێنێکی تر و لێوەوە بۆ جارێک تر گەڕاونەتەوە بۆ ئەوەی کەوا پەیام و بەرنامەکەیان بگەێنن، کەواتە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و باقی پێغەمبەرانی تر عەلەیهیمو سەڵات وسەلام هیچ کاتێک ڕاکردن نەبووە لە واقعەکە و هەروەها بۆ ئەوەش نەبووە خۆیان نەجات بن و خۆیان ڕزگارکەن لەو میحنەت و ناڕەحەتی کەواتە چونکە خۆی هیجرەت هەموو هیجرەتێک بە تایبەتی هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گۆڕینی میحنەتێک بوو بە میحنەتێکی تر، ناڕەحەتیەک بە شێوازێکی تر ناڕەحەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەوا تووشی بوو. ئەمە بۆچی؟ بۆ ئەوەی کەوا ئەو پەیامەی کە پێیەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ماوەی 13 ساڵە لە مەکە ئەوێ بیگەێنێ، تاغوت و ملهوڕەکانی قوڕەیش زاڵم و ستەمکارەکانی قوڕەیش نایەڵن بە ئەنجامی بگەێنێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆیە بیر ئەکاتەوە لەوەی کەوا پێویست دەکات شاری مەکە بەجێ بێڵن، بۆیە فەرمان بە هاوڵە بەرزەکانێکە هیجرەت دەکەن بۆ حەبەشە، جارێکی تر هیجرەتی دوو جار هیجرەت تەبعاً بۆ حەبەشە کراوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی ئەچێ بۆ تائیف و ئەگەڕێتەوە، سەرنجام و لە کۆتاییە خی گەورە ڕێنیشانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوەی کەوا هیجرەت کا بۆ شاری یەثریب. ئەوش دوای بەیعەتی عەقەبەی یەکەم و دووەم تەبەن پێش هەردوو عەقەبەکەش جارێک بینینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ژمارەیەک لە خەڵکی مەدینە لە ئەوس و خەزرەج و باسی خۆیان بووەکە، سەرنجام ئەرزێتێک و پێگەیەک دروست ئەبێت بۆ ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە پێشە هاوڵەکانی بنێرە، پاشانیش خۆی بڕوا بۆ ئەوەی کەوا لەوێ بتوانێت بناغە و بنیاتی دەوڵەتێکی مەدەنیدا بمەزرێنێت، ئەوەی کەوا مەبەستە لە ئاینی پیرۆزی ئیسلام کە دەوڵەتێک بێت خەڵکی تایە بحەسێتەوە، خەڵکی تایە هەست بە ئاسوودەیی و ئارامی بکاتر ئەو خەڵکە مەرج نییە هەمووی هەر موسڵمان بێ، بەڵکو لەناو پێکهاتەکانی شاری یەثریب کە دوایی ناسرا بە شاری مەدینە ئەوە تاکەوە ئەوس و خەزرەجی تیا کە بە ئەنسار ناسراون جوولەکەکانی تیا ژیاوە و هەروەها منافقەکانیش تیا ژیان و دوای مهاجرەکانیشەوە دوایی دێمە سەرەوەکە لە وەسیفەی مەبەستم ئەوەیە کە لێرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام توانی کە دەوڵەتێک بنیات بنێ هەموو پێکهاتەکان ئەوەی کە هەن لەناو شاری یەثریبە بتوانن بە ئاسوودەیی تیا بژین و فعلەن تیایشیا ژیان هەتا ئەوکوی ئێستاش سەرجەم مێژوو نووسان بە دۆستانی ئیسلام و بە نەیاران و ناحەزانی ئیسلامیش و بە مستەشریقینی شەوانی کەوا کێنە لە دڵن ناتوانن ڕەخنەیە بگرن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لەو دەوڵەتەی دروستی کرد پێگاتەیە زوڵمی لێکراوە بەپێی مافی زاتری پێ. بەپێ ئەوەی کە تۆ باسی کەواتە ئەکرێ ئێمە بڵین هیجرەت سنەتی تەواوی پێغەمبەرانە، یاخود ئەوانەی کە پەیامێکیان پێبووە ویستویانە ئیسلاحکەن لە ناو کۆمەلگا، یاخود پەیامی دادخوازیان پێبووە، هەمیشە هیجرەت یەکێک بووە لە بژاردەکانیان بۆ بەردەوامی پەیامەکانیان. بێگومان هیجرەت کە ئێمە ئاماژەمان پێکە هیجرەت سنەتی پێغەمبەران بووە، پێغەمبەری ئیسلامی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێ کردووە.
پێغەمبەرانی پێشوو بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە فەرمێ ئولائیکە الەذینە هەداهم الله فەبیهودا مقتەدێ بە پێغەمبەر فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەرەکانی کە ئەوانن کەوا ڕێنمونی کراون لەلایەنی خواوە توێش بە شوێن پێی ئەوانە بڕۆ بە ئێمەش ڕێ لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە بۆ ئێوە هەیە لە پێغەمبەرە کەواتە ئێمە شوێنکەوتەی پێغەمبەری خوین یعنی شوێنکەوتەی هەموو پێغەمبەرەکانی کەواتە هیجرەتکردن سونەتی هەموو پێغەمبەران بووە کەمادەم سونەتی هەموو پێغەمبەران بوو لە پێناوی چیشە سەرجەم پێغەمبەران کە تەماشایان دەکەین لە پێناوی ئیسلاح و چاکسازیە لە پێناوی لەناوبردنی زوڵم و ستەمکاریە هاتوون هیجرەتیان کردو بۆیە هەر کاتێک لە هەر شوێنێک هەر کەسێک کەوا ویستی ئیسلاح و چاکسازی بکات و لە شوێنەکەی خۆیان بوار و دەرفەتی بۆ نەنەخسا بۆی هەیە کەوا هیجرەتکا بۆ شوێنێکتر و بۆی جارێکتر بگەڕێتەوە ئەو پەیامی بگەێنێت دکتۆر سەباح یعنی ئێمە ساڵانە باس لەم باسە ئەەکەین لەوانەیە یەکێک لەوانەی کە بەشداری ئەم باس و بابەتانەمانەکە بەڕێزی شوێ یعنی ئێمە وەکو ئەهلی بە تایبەتی ئێمە وەکو موسڵمانیا وەکو ئیسلامیە خود ئەوانەی کە زیاتریانێ خەڵکیی نخبە قسە لەسەر هیجرەت و فەلسفەی هیجرەت بکەن کاتی ئەوە نەهاتووی تر تەجاوزی باسکردنە مێژوویەکان و ڕووداوەکان بکەن یعنی قۆناغە تێپەڕێنی بۆ قۆناغی تر یعنی لەناو لێکەوتە گەورەکانی هیجرەتا قسە بکرێت. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم دڵخۆشم بەم بەرنامەیە لەگەڵ جەناب و برای وەڕێزم کاک دکتۆر حوسێن کۆبووینەتەوە قسە لەسەر بابەتێکی گرنگەکەین کە ئەویش بابەتی هیجرەتە هەرچەندە بێ بابەتی هیجرەت لە بەپێی سیاقە مێژوویەکەی لە مانگی ڕەبیع الأوەلا باس بکرێ ئەوەی ئێمە باسیەکەین باسی سەری ساڵی کۆچی بێ سەری ساڵی کۆچی سەرەتایەکە بۆ مێژوودانان بۆ زۆر ڕوودا و حەدەسی گرنگ لە تاریخی مرۆڤایەتیە لە ئاسۆیەکی جوگرافی دیاریکراوی وەکو نیوە دوورگەی عەرەب کە لەوێوە تیشک دەهاوێ بۆ دەوروبەر بەڵام مەبدەئی ئەمەش دیارە ئەو هیجرەت و کۆچە مەزنە بوو کە پێغەمبەری خودا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ خۆی و یارەکانی لە مەککەوە کردیان بۆ مەدینە ئەم ڕووداوە مێژوویە لە چەند ئاستێکە قابلی باس و لێکۆڵینەوە و دووبارە خوێندنەوەیە چ لە ئاستی معریفیە چ لە ئاستی سیاسیە چ لە ئاستی کۆمەڵایەتیە و لە چه ئاستێکی ژیاری گەورەترە کە بە خاڵێکی وەرچەرخان لە مێژووی مرۆڤایەتی ناوزەت دەکرێت هەر ڕووداوێکی مێژوویی کە ڕوودەدا لە پشتیەوە نەخشە و پلان و مەجموعەیەک هۆکار و تەنانەت دەرەنجامی تەراکماتێکی تاریخیە بۆیە تا ئێمە زیاتر معریفە و ئالیەتی خوێندنەوەی مێژوومان هەبێ تا کەرەستەی پێویستمان لەبەردەستا بێ بۆ شیکاری ڕووداوە مێژوویەکان و وەرگرتنی دەرس و ئەندەرزی پێویست لێیان پێم وایە ئەتوانین زیاتر بە معریفەی خۆمان و دەوروبەرەمان خزمەت بکەین. جەنابەت فەرمووت قسەی زۆر کراوە لەو بارەوە بەڵێ قسەی زۆر کراوە بەڵام ئایا تا ئێستا گەشتووینەتە کەنارەکانی دڵنیایی بۆ قسەکردن لەسەر ئەو حەدەسە ئایا هیجرەت تەنها ڕووداوێکی مێژوویی بوو بڕایەوە و ئێمە ئێستا لە ئاوێنەی کتێب و نووسراوەکانە سەیری بکەین یا حەدەسێکە پێویستە دووبارە و چەندبارە بێتەوە لە ژیانی هەر تاکێکە لە ژیانی هەر خێزانێکە لە ژیانی هەر گەل و نەتەوە و تەنانەت حەزارەتێکی ئینسانی گەورەشە بۆیە پێشەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیجرەت بکا بەجەستە لە مەککەوە بۆ مەدینە خۆی و یارە بە ڕێزەکانی هیجرەتێکی معریفی قەلبی باتینی ئەزموونی گەورەی کردبوو کاتێکە لە کۆمەڵگای جاهیلی لە کۆمەڵگای بتپەرست و ڕەگەزپەرست و خۆپەرستی وەکو قوڕەیش و جاهیلیەکان هیجرەت دەکا ئیعتیزالیانەکە لێیان گۆشە دەگرێ بەو کەسایەتیە
کاریگەر و جەزاب و کێشندەی خۆی ئەمە بۆ خۆی هیجرەتێکی گەورەیە یعنی هیجرەتێک لە فکر و تەسەورە ئەبێ ڕوو بدە ئەوسا هیجرەتێک دروست ئەبێت لە بەجەستە لە شوێنێکەوە بۆ شوێنێک کە دەرفەتی گەیاندنی پەیامی تیابێ دەرفەتی گەیاندنی پەیامیش هەرچەند گەورە بێ تا گەورەتر بێ هیجرەتەکەش گەورەتر ئەبێ وەکو دەبینین پەیامی ئیسلام پەیامی گەلێک نییە لە گەلان پەیامی توێژێک نییە لە توێژان پەیامی وەڵامدانەوەی کۆمەڵێک داخوازی کۆمەڵایەتی نییە کە پێغەمبەری خوا هەیبوو بێ و صلی الله عليه وسلم و دوایی کە جێبەجێ بوو وازی لێبێن نەخێر ئەو پەیامە لە ساتە وەختێکی مێژوویدا دێتە پێش سەر هەڵدەدا پێویستی بە قوربانی گەورە بە ئامادەکاری گەورە بە جوهد و تێکۆشانێکی گەورەیە بۆیە هیجرەت وەکو ئەوترە ڕاکردن نییە بەڵێ بەس من ویستم و پرسیارە بکەم دکتۆر پێغەمبەر درودی خوای لێبێ هەر خۆشی لە فەرمودەکەنە باسی هیجرەتەکە لەوەی کە ئینسان لە ڕووی ڕۆحیشەوە یاخود هیجرەت لە خراپە بەجێ بێڵێ و پێ بنێتە قۆناغی چاکە یعنی باسی ئەوە حەدیسەکە چۆن ئەم دوانە هی نەکرێ هیجرەتێک بەجێهێشتنی سنوور و ژینگەیەک بێ بۆ ژینگەیەکی تر تەجاوزکردنی جوگرافیایەک بێ بەرەو جوگرافیایەکی تر لەگەڵ ئەو هیجرەتەی کە بریتیە لە هیجرەتی ئەوەی وەکو تۆ فەرموود بەر لەوەی کە هیجرەت بک بۆ مەدینە لە ناخی خۆیان هیجرەتی کرد و یاعتیزالی کرد و لە کۆمەڵگای قوڕیشی و ئەو قۆناغی بەجێهێشت بوو چۆن ئەم دوانە تەوافقە کرێت خۆی ئێمە لە دەرس و پەندە گەورەکانی هیجرەت زۆر شت دەتوانین ڕاوە بکەین یەکێ لە بابەتە گرنگەکان بابەتی بڕوایە بڕوا چی دەگەیەنێ بە نیسبەت مرۆڤ بڕوا و مەبدە عەقیدە و تێڕوانین و جیهانبینی ئەمە بۆ خۆی جێگە و پێگەیەکی تایبەتی هەیە نیشتیمان چی معنایەکە گەیەنێ نیشتیمان جیاوازە لە زێد نیشتیمان ئەو شوێنەیە کە ئاسۆی جیهانبینی تۆ دەستنیشانەکە بەڵام زێدە و شوێنەیە کە تۆ تایە لەدایک بووی بە مناڵی تیا ژیاوی تایە گەورە بووی پێغەمبەر صلی الله علیه و سلم زێد بەجێ هێڵێ بەڵام نیشتیمان بەجێ ناهێڵێ چونکە لە دیدگای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە لەو ساتە وەختەوە کە ئەبێ بە پێغەمبەر و دوایی شەوڕەوی و میعراجی بە نسیب دەبێت لە فەیزی ئیلاهی هەموو کەون و مەکان بۆ ئەوە بێ بە نیشتیمان هەڵگری خەمی گەورەی مرۆڤە یعنی کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو پەیامە گەورەوە بەو عەقیدە و جیهانبینی و دنیا بینیە گەردوونیە گەورەوە دێت و بانگەوازی یەکتاپەرستی کە ڕاستترین گوزارەی مرۆڤە ئیعلانەکە بۆ خەڵکی معنایەوەی هەڵگری خەمێکی گەورەی مرۆڤە لە زێدەکەی کە زۆر خۆشەویست و شیرینە بەلایەوە ئەچێ بەرەو ئاسۆیەکی تر لە شوێنێکە کە عەقیدە ئەولەویەتی هەبێ جیهانبینی ئەولەویەتی هەبێ مجتەمەعێک بینا بکاسە لە نوێ بۆیە هیجرەت خاڵی وەرچەرخانە چ لە ڕووی عەقیدەیی و بڕواییەوە چ لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی پەروەردە و فێرکاریەوە بۆیە ئێمە ئەتوانین لەسەر هەموو پەردەکانی هیجرەت بوەستین و نمای تایبەتی لێوەربگرین و بۆ ئێستاش تەوزیفی بکەین چونکە ئێمە ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە تەشخیص و بەرجەستەکردنی ماناو مەبەستەکانی هیجرەت. سوپاس دکتۆر حسێن وەک پێشتری ژوتمان ئێستا موسڵمانان لە چوارچێوەی مەراسیم و بۆنەی سرود ئامێزدا ینی ساڵانە بیرەوەری هیجرەت و یادی هیجرەت بەرز ڕاگرن ئەی چۆن ئەتوانن یعنی ئەمە بخەنە ناو سیاقی بوونە وجودەوە یعنی هەمیشە لەگەڵ ڕۆحی هیجرەتا بژیت هیجرەت کە قۆناغێکی گرنگە لە قۆناغەکانی ژیانی موسڵمانان و تاریخی ئیسلامی موسڵمانان لەم قۆنا ئەماکەنە سەرەتای ساڵێکی نوێ بۆ خۆیان یعنی بۆ خۆی گرنگە بایەخێ چۆن ئەمە ئەخرێت ناو وجودەوە سیاقی بوونی موسڵمان کە هەمیشە لە ناو بوون و لە ناو حرەکەت و لە ناو جوڵە و لە ناو سیاست و لە ناو هەموو پەیوەندیە مرۆیەکانی خۆی بە هەموو لایەنەکانە هیجرەت هەمیشە حزوریە بێت. ولی ڕاستیە ئێمە ئەگە بمانێت بە تەواوی معنا لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام بگەین بە هەموو ڕووداوەکانیەوە
پێویستە بەرجەستەی ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە تاک بە تاکی کۆمەلگادا هەبێت. عەلی کوڕی حسەینی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاڵیب ئەفەرمێ ئێمە وەکو چۆن ئاەتێکمان لە قورئان فێرەکرا ئاواش ژیاننامی پێغەمبەری خوامان عەلەیهی سەڵات وسەلام فێرەکرا. یعنی مناڵی سەحابەکان کە نزیکترین عەهد بوون بە سەردەمی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام لەلایەن باوکیانەوە کە سەحابەی پێغەمبەری خوا بوون ژیاننامی پێغەمبەری خوایان عەلەیهی سەڵات وسەلام فێرەکرا هەروەکو چۆن ئاەتەکانی قورئانیان فێرەکرا. بۆیە پێویستەکەوە پێشتریش ئاماژەمان پێکە خوای گەورە کافر لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە پێغەمبەری خوا پێشەوای چاکە بۆتان. پێویستە کە ئێمە هەنگاو بە هەنگاوی ژیاننامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی تاک بە تاکی کۆمەڵگای موسڵمانە بەرجەستە ببێ. ئەو کاتە ئەتوانین ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەدەستی هێنا و ئێمەش بەدەستی بێن. ڕووداوی کۆچ یەکێکە لە ڕووداوە هەرە گەورەکان لە مێژووی ئیسلامە. جەنابی کاک دکتۆر باسی میعراجی کرد ئاوا هاتەوە خەیاڵم. باشە خۆ میعراجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەعجیزەیەک بوو کە زۆر گەورە بوو لە مەعجیزاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە قورئانی ثابت بووە کە هەندێک لە زانایان هەندێک لە ئەسحابی پێغەمبەری خوا ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ لە کاتێکا کە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ کە ئەو بەدامەزرێنەری بنەماکانی دەوڵەتداری لە مێژووی ئیسلامەدا ئەنرێت عومەری کوڕی خەتاب کە پرسیاری ئەوەی کرد و ویستی ساڵنامەیەکی دابنێ بۆ موسڵمانەکان تایبەت بێ بە خۆیان هەر یەکە و ڕووداوێکیان پێشنیاز کرد ژمارەیەک لەوانە ڕووداوی ئیسرا و میعراجیان پێشنیاز کرد بەوەی کە بکرێتە سەرەتای کۆچ. بەڵام عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ خۆی و ژمارەیەک لە هاوڵەکان ژمارەیەکی زۆر کۆچیان بەلاوە گەورەتر بوو بۆ چونکە ڕووداوی ئیسرا و میعراج معجیزەیەک بوو بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ناکرێت هەر تاکێکی تر ئەوەی بۆ دووبارە بێتوانێت. ئەمە خوای گەورە بوراقی بۆ نێرێت و بۆ شێوازانی کەوا باسی لێوە کراوە. پێغەمبەری خوا کۆچەکە ئەمە خۆ بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگا دووبارە نابێتەوە. ئەمە تەنها تایبەتە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چونکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە، پەیوەندی بە بنەماکانی دەوڵەتداریەوە هەیە، پەیوەندی بە بەڕێوەبردننی ژیانی خەڵکەوە هەیە لە دنیا ئەنجا بەهۆی ئەو بەڕێوەبردنە دنیایە شەوانێ ئاراستەیان کا بەرەو ڕێگایەکی ڕاست و بەرەو قیامەت. بۆیە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ کە ئەو مەبەستی دامەزراندنی دەوڵەتداریە دەوڵەتێکی مەدەنی دەوڵەت ئوسوس و بنەماکانی دەوڵەتداری دامەزرێنێ پێویستی بە شتێکە بە ڕووداوێکە کە بیکاتە سەرەتای مێژوو بۆ مسلمانەکان کە ڕاستەوخۆ پەیوەندی بە دەوڵەتدارێکەوە هەبێ. بۆیە ڕووداوی کۆچ کۆڕای ئەسحابی پێغەمبەری خوا ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ لەو کاتە یەتە سەر ئەوەی کەوا کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شاری مەکەوە بۆ شاری یەثریب بکرێتە ئەو ساڵە بکرێتە سەرەتای ساڵێکی مێژووی تایبەت بە مسلمانەکان کە بە مێژووی کۆچی ناسراوە. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام توانی بەهۆی ئەو کۆچەوە لە شاری یەثریب ئەو دەوڵەتە دروستکە کە پێشتریش ئاماژەمان پێکرد کە هەموو پێکهاتەکانی خەڵکی ناو شاری یەثریب هەمووی ئاسوودە بوون لە سایەیە و ئەوەش بووە بنەما بۆ دەوڵەتێکەوە بە درێژایی مێژوویەکی دوور و درێژ کە 656 ساڵ حکومڕانی کرد هەتاوەکو ڕوخانی دەوڵەتی عەباسی. لە دوای ئەوی شەوانە چەند قۆناغێکی تر هەر لە دەوڵەتی ئیسلامی و ئەمانە هاتوون و حکومڕانیان کردووە. بەڵام لەگەڵ بوونی تێبینی و سەرنج لەسەر شێوازی حکومڕانی هەندێک لە کاربەدەستەکان و هەندێک لە خەلیفە و هەندێک لە والیەکان بەڵام بە شێوازێکی گشتی دەوڵەتداریەکیان کرد کەوا خەڵکی لە سایە ئاسوودە بێت و ئیسراحەت کات. بۆیە ڕووداوی کۆچ ئێمە سەر ئەوەی کە ئەگە ئێمە بمانەوێ وەکو خۆی گرنگی پێبین وەکو خۆی لێی تێبگەین پێویستە بەرجەستەی دەرس و پند و وانەکانی ببین بۆ ئەوەی کەوا بتوانین لەو ئەو ڕووداوە گەورە مێژوویە لە ئاستی خۆیە بە خەڵکی بناسێنی. ڕاستە زۆر جار یان زۆرێک لە نووسەرەکان و لە شاعیرەکان و لە ئیتر ئەدیبەکان و هەرێکە بە شێوازی تایبەتی خۆی تعبیری لە کۆچ و لە شێوازی کۆچ و لە ڕووداوەکەی کۆچ کردووە. لە هەر یەکەیش لە سوچێکەوانە لە لایەکەوانێ دەرس و پندیان لێوە گرتووە. پێویستە کە ئێمە دوای ئەوەی کە هەموو ئەمانە لە بەردەستمانە لە کۆی ئەو قسانە و لە کۆی ئەو وتانە و لە کۆی ئەو باسکردن و دەرس و عیبرەتانە ئێمە شتێکی لێ هەڵجێن کە بۆ ئێستای ئێمە ئێستای وڵاتی ئێمە ئێستای مرۆڤایەتی لەم سەردەما
بگونجێت کە بەڕاستی ئەوەی لە ڕووداوی کۆچا ڕوویا ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەدیهێنا لە بەرەنجامەکانی کۆچ ئەکرێت ئەمڕۆ ژیانی هەموو مرۆڤایەتی بەڕاستی لەم هەموو میحنەت و مەینەتی و تەنگەژە و جەنجاڵی و کوشت و بڕی و قات و قڕێ پێ ڕزگارکرێت و خەڵکی جارێکی تر ئاسوودە بێتەوە هەروەکو چۆن لە سەدەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاسوودە بوو. بەڵێ سوپاس. دکتۆر سەماح ئەوەی دکتۆر حسین لە ئەخیری وەڵامەکانی و ئاماژەی پێکرد هەرسێ چەمکی مزگەوت برایەتی وەسیقەی مەدینە ئەم سیانە سێ ئاماژە و سێ هێمای گەورن بۆی نۆکو لە پێشکی بەرنامەکە شاهێمان بۆکردن. ئێمە چۆنەکرێت لە ئێستا برایەتی لە کاتێکدا ئەبینین موسڵمانان تا ڕادەیەک وەحدەت و یەکریزیان لێکترازانی تایە مزگەوت تا ڕادەیەک یعنی بەداخەوەڵم یعنی لای خۆشمان ئەو بایەخ و ڕۆڵ و کاریگەری نەهێڵراوەکو جارانی پێش و تەنها لە چوارچێوەی عیبادەت و سروتە ئاینیەکانە هێڵراوەتەوە. دروستکردنی دەوڵەت و سیستەمی حکومڕانی و بەڕێوەبردن و جێکردنەوەی هەموو جیاوازی و ڕەنگە جیاوازەکان لە ناو وەسیقەی مەدینە هەبووە کە ئێستا موسڵمان نموزەجی ئالە و شێوەیە گرنگە بۆەوەی کە بتوانێت نمونەیەکی جوان لە سیستەم و بەڕێوەبردنی با نەڵێم ئیسلامیش بەڵام بڵێن مرۆڤی موسڵمان کە بتوانێت سیستەمی حکومڕانی جڵەوی فەرمانڕاوەتی بەدەستەوە بێ جێگەی هەموو جیاوازی و هەموو بیرکردنەوە جیاوازەکانە کاتەوەتیایە چۆن ئەکرێ ئێمە ئەم سێ چەمکە گرنگە تەوزیف بکەین وەکو سێ لێکەوتەی گرنگ یا سێ دەرهاویشتەی کاریگەری دوای هیجرەت بەر لە 14 سادە پێش ئێستا. بۆ وەڵامدانەوەی جەنابەت منەمەوێ پرسیارەکە بە شێوەیەکی تر تەوزیف بکەم بۆ گەیاندنی پەیامێک سەبارەت بە هیجرەت. هیجرەت لە ڕاستیە وەکو حەدەسێکی تاریخی باسمان کرد کە خاڵی وەرچەرخان بوو بۆ گواستنەوە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێک لە قۆناغی کاری تاکە کەسی بۆ قۆناغی کاری دەستە جەمعی. ئەگەر کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و یار و یاوەرە بەڕێزەکانی دەستنیشان کەین ئەوان گەورەترین کاریگەری و تەئسیریان هەبوو لەوەی کە هیجرەت ببێ بە مەدرسەیەک کە دوایی مەدرسەی جیهاد و دەوڵەتداری و پێکهێنانی کۆمەڵگای لێوە دروست ببێ. ئەمن خاڵێکی زۆر جەوهەریە. لە مەسەلەی هیجرەتە ئێمە فێری ئەوە ئەبین چۆن فعلی حەزاری دروستکەین. شتێکەیە لە فەلسەفەی مێژووە باسەکرێ فعلی حەزاری. فعلی حەزاری بریتیە لە چی؟ لە چه خاڵێکەوە دەست پێکا کێ پێی هەڵ ئەسێ و ڕەگەزەکانی بریتین لە چی؟ ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پشتیوانی خوا و بە ئیسنادی ئیلاهی کردی فعلی حەزاری بوو. فعلی حەزاری ئەبێ نوخبەیەک هەبێ تەبەنای ڕوئیە و جیهانبینیەک بکە و بتوێتەوە لە قەناعەتی خۆیان بەو جیهانبینیە. یعنی ببێ بە لازیمەی وجودیان کە عەقیدەی تەوحیدە. عەقیدەی تەوحید لە ڕەگ و مێشک و دەمار و لە ئەندێشە و فکری یەک بە یەکی یارانی مهاجرە توابوویەوە و تەماهی کردبوو. ئەمە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماوەی ئەو 13 ساڵەیە مەبەستی ئەوە نەبوایە کە فیعلێکی حەزاری دروستکە. یعنی بناغەدا بنێ بەردی بناغەدا بنێ بۆ شارستانێتیەک کە کۆمەڵگای ئەو کاتە کۆمەڵگای بتپەرستی جاهیلی عەسەبی دەمارگیری ڕەگەزپەرست بگۆڕێ بۆ کۆمەڵگایەکی کراوەی ئینسانی کە جێگەی هەموو ئەو مفرەدات و موعتایەتی تیابێتەوە. ئەگەر ئەوەی نەکردایە ئەو نوخبەی پەروەردە نەکردایە هیجرەت ئەبوو بە مجەڕەد گواستنەوەیەکی جەستەیی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر. ئەمە کەواتە فعلی حەزاری ئیعتیماد دەکاتە سەر قائیدێکی گەورە قائیدێک کە بە تەواوی بۆ خوا سوڵحا بێ و لەژێر ئیسمەت و ڕیعایەت و عینایەتی ئیلاهیە بێ وەکو هەموو پێغەمبەران لە توولی تاریخە ئەوە ئەبینین بۆیە لەگەڵ نوخبەیەک کە ئەبن بە بەردی بناغە و ئەبن بە یەکەمین کاروان. پاشان ئەمانە بەو زەخمە گەورەوە ئینتیقالەکەن لە شوێنێک و بۆ شوێنێکی تر بەڵام
لەسەر ئەساسی زەمینە سازی، چونکە زەمینە سازیش کراوە لە مەدینە. خەڵکێکەیە لە مەدینە تامەزرۆی ئەم پەیامەیە، خەڵکێکە هەرچەند لە ڕنگە بە ژمارە کەم بن، بەڵام بە سەنگ و قورسایی زۆرن، گەورن، کە بریتین لە ئیماندارانی ئەوس و خەزرەج. ئیماندارانی ئەوس و خەزرەج هەممی گەورەیان هەیە. خەڵکێک ماوە لە ناویانە لە ناو ئەوس و خەزرەجا کە هێشتا بتپەرستە، کە هێشتا عەلاقەی بە جوولەکەەوە هەیە، کە هێشتا بە تەمای ڕیاست و زەعامەت وەمانەیە، بەڵام خەڵکێکی نوخبە بە ڕەفاقەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بەو بەیعەتی کە داویانە ئامادەییان هەیە و زەمینەیان خۆش کردو بۆ ئەوەی ئەو تەحەولە گەورەیە. بەڵام ئەو سێ لێکەوتە گرنگی ئاماژەم پێکرد، ئەو سیانە کاریگەری ئەو سیانە چۆن ئەکرێت؟ ئەمە ئەبێت چی؟ ئەبێ بەشێکە لەو فعلی حەزاری کە پێغەمبەرێکە صلی الله علیه وسلم کە دێتە مەدینە، پێش هەموو شتێ بێت چی بکە؟ ئەبێت چی بکە؟ ئەبێ مزگەوت دروستکە، برایەتی دروستکە، وەسیقە و بەڵگەنامەیەکی پێکەوە ژیان لەو کۆمەلگایەدانێک کە ئەو کۆمەلگایە کۆمەلگای مرۆڤایەتی بچووکراوەی ئەو سەردەمەیە. کاتە ئەکرێ بڵێن یعنی ئەم سیانە سێ کۆڵەکەی ئاسایشی کۆمەلگان بێگومان ژیان بێگومان ئەوە هەر کۆمەلگایەکی ئێستاش بگریت پێویستی بەوە هەیە کە لە شوێنێکە کۆ ببنەوە کە مزگەوت ڕەمزەکەیەتی، دووهەم سۆز و ڕابطەیەکی برایەتی وایان لەبەیە کە بازی پێ بدەن بەسەر ئینتیما بچووکەکانە، ئینتیمای هۆزەیە، ئینتیمای حیزب هەیە، ئینتیمای گەڕک هەیە، تەنانەت ئینتیمای سەقافەت و کللتور هەیە. لە هەموو ئەم ئینتیمایانە ئینتیمایەکی گەورەتر هەیە کە بۆعدێکی بەسراوە بە ئاسمانەوە، ئینتیمایەکی ڕەبانیە، بۆعدێکیشی بەسراوە بە زەویەوە، ئینتیمایەکی ئینسانیە بە غەیری خۆت. اینجا دوای ئەوە بەشێکی تر لە فعلی حەزاری کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردی ئەوە بوو کە ئەو وەسیقەیەی نووسی، ئەو وەسیقەیە تەماشاکەی هەر کەسێ لە مەدینە ژیابێ یا تەنان لە دوورەوەی مەدینەش سەیری وەزعەکەی کردبێ خۆی تیابی نیوەتەوە. بۆیە ئەو زیهنیەتەی بۆ دروست بووە کە ڕۆژە لە ڕۆژان ببێ بە ئەندامێک لەو کۆمەڵگایەدا. ئەمانە پێوتێ فعلی حەزاری، مقەویمات و پێکنەرەکانی فعلی حەزاری. بەڵام دوای ئەوە شتێکی تر هەیە، ئەمە هەمووی پێویستی بە ئیرادە و بە ئیدارە هەیە. هەموو عیبادەتەکان کە دێن طبعا نوێژ لە مەککا فەرز کراوە، بەڵام ڕۆژوو لە ساڵی دووەمی هیجریا فەرزە بێ. ئەم عیبادەت ئەمجا جیهاد و قیتال و ڕوبەڕووبوونەوە و هەموو ئەم وەزعانەی کە دێ بەسەر موسڵمانانە وەکو کوورەیەک وایە بۆ قاڵدان و بۆ ساکردنەوەی ئەو کەسایەتیانی کە ئیشێکی زۆر گەورەیان پێیەتی، ئیشێکی زۆر گەورەیان بەم قاڵبوونە هەیە. بۆچی؟ چونکە کارەکەی ئەو پەیامەی ئەوان پەیامێک نییە بۆ نیوە دوورگەی عەرەب بەتەنیا، پەیامێک نییە بۆ ڕەگەزی عەرەبی بەتەنیا، پەیامێک نییە تەنانەت بۆ دنیا بەدەستهێنان و بۆ سەڵتەنەت و پاشایەتی و حکمڕانی، پەیامێکە بۆ هیدایەت و محتەوای ئەم هیدایەتەش وا لەو پەراوەدا کە پێوتری قورئان. سپاس دکتۆر حسێن، ئێستا کۆمەڵگەی مرۆیی بەدەستی ستەمکارەکانەوە ناڵێن و نادادی باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگا، جیاوازی چینایەتی هەیە. ئەگەر ئێمە ئەمانە هەموو بخینە ناو سیاقی هیجرەتەوە، هیجرەت بەشێکی زۆری وە جەوهەری هیجرەت بۆ ڕزگاربوون بۆ لەستەم و نادادی و بەرەو عیزەت و سربەزبوونی مسلمانان یاخود ئازادبوون لە ژێر نیری دەسەڵاتێک یا ستەمکارێکە لە شوێنێکە ستەمی کردو و ئازادی پەرستشیتیانە بووە، ئازادی بیرکردنەوەی تیانە بووە. ئەگەر ئالەم قۆناغ و بار و دۆخە کە پڕە لە نادادی و نەعەدالەتی کۆمەڵایەتی و چەوساندنەوە، هەژاری زۆرە، جیاوازی چینایەتی زۆر گەورە هەیە، تەبەقەکان تەبەقەی ناوەڕاست نەماوە، یەک تەبەقەی باڵا هەیە لە هەورە، تەبەقەیەکیش یا چینێکش لە خواری خوارەوە. ئەگەر ئەمە ئێمە بهێنینەوە بۆ ئێستا چۆن ئەکرێ ئەمە لەگەڵ ڕوودا و گەلەکانی ئێستا تێکەڵکردنەوە بیکەین بە ڕۆحێکی زیندوو، ڕۆحێکی زیندوو کە مسلمانان بتوان و هەمیشە وەکو داینەمۆیەک وەکو بزوێنەرێکی گرنگ لە ژیانکردنی ڕۆژانەیانە یاخود لەوەی کە ئەیانەوێت ڕوبەڕووی ستەمکارەکان و دەسەڵاتدارەکان بوەستنەوە بەردەوام زیندوێتی هەبێ، یاخود وەکو ژیلەمۆیەکی گرنگ وابێت لە ژێر ئەو تەپ و تۆز و خۆڵە مێشەی کە دەسەڵاتی سیاسی دروستی کردووە لە هەموو شوێنێک و ئێمەش لە کوردستانیش بە تایبەتی. ئەگەر ئێمە تەماشای ژیاننامی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام، 23 ساڵ پێغەمبەر بووە عەلەیهی سەڵات، لە تەمەنی 40 ساڵی
بۆ تەمەنی 63 ساڵ 13 ساڵی لە مەکە بوو 10 ساڵی لە مەدینە تەماشاکەین 13 ساڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەکە خەریکی چی بوو بەردەوام زوڵمی لێکرات لە خۆی و لە هاوڵەکانی بەڵام ئەو تەنها بیری لەوا کردەوە بینای کەسایەتی مرۆڤ بکات خەڵکێک دروست کات بۆ ئەوەی بینای دەوڵەتیان لەسەر بکات دوایی کە کۆچەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات خۆی ئەو ژمارە هاوڵەی کەوا لەگەڵ یا لە پێشەوە کۆچەکەن بۆ مەدینە 10 ساڵ لە مەدینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە هەمان شێوە هەر خەریکی بینای بناغی دەوڵەت و دەوڵەتداری ئەمانێ هەموو ئەو جیهاد و قتال و شتانەی کەوا لە سەدەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ڕوویان یاوە ژمارەی ڕۆژەکانی زۆر کەمن لە چاو ژمارەی ڕۆژەکانی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دڵنیابە من زۆر متابعە و بەدوادا چوونم کردووە لە ڕووی ژمارەوە ئەو شەڕانەی کە لە سەدەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوویان یاوە لە حدودی 100 ڕۆژ شتێک کەمتریا زیاترایە بەڵام 23 ساڵ ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەریکی چی بوو تۆ 23 ساڵ زۆرە 23 ڕۆژیە وانە 100 ڕۆژی کاکە دووسەی کاکە سێسەی هەرچەندێکی زۆر کەمە لە چاویە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بینای مرۆڤیە کرد ئەویست ئەو بەها گەورەی کەوا خوا بە مرۆڤی یاوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا ئەو تەکریمە گەورەی کە فەرمان بە مەلایکەتەکانێکا سوجدە بەرن بۆ ئادەم خوای گەورە ئەو تەکریمە گەورەی کە ئەفەرمێ بەدەستی خۆم دروستم کردووە لە ڕۆحی خۆم کردووە بەبەرە ئەیەوێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو کاتێک کە هات ئەم ڕێزەی مرۆڤ نەما بوو مرۆڤ کردن و فرۆشتنی پێواکرا مرۆڤ لە ئاژەڵیش کەمتر تەماشاکرا مرۆڤ بۆ ڕابواردنی گەورە وستەمکارەکان شەڕیان پێکرا و بە یەکتری ئەدران بەکوشت یعنی هەرچۆنێ سەیریکەی ئەدنای قیمەت بۆ مرۆڤ نەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەم کاتە توانی ئەو بەها گەورەیە کە خوای گەورە بە مرۆڤ یاوە ئەوە بگەڕێنێتەوە بۆ مرۆڤایەتی بۆیە پێویستە کات کەوا ئێمە بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن وای کرد ئاخر بۆیە دوژمنانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام هەوڵی ناشرینکردنی سەردەمی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام سەردەمی خولەفای ڕاشیدین و باقی خەلیفەکانی تریانە بۆ ئەوەی کەوا خەڵکی لە واقعی ئەو هەنگاوانە و ئەو بەرنامانەی کەوا ئەوان دایان ناو هەنگاویان بۆ ناوە لێ دوورخەنەوە بە شێوازێکی شێوێنرا و وێنای بکرد لە بەرچاویانە هەتا خۆیانی لێ دوورخەنەوە بەڵام پێویستەکەوە ئێمە تەماشاکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو ئەو سێکارەی کەوا ئێستا ئێوە ئاماژەتان پێکرد مەسەلەی بینایی مزگەوت مەسەلەی برایەتی لە نێوان هەموو پێکاتەکانی شاری مەدینە مەسەلەی وەثیقە و بەڵگەنامەی کەوا لە مەدینە نووسی ئەمانە سەیرەکەی ئەمە هەمووی بۆ چییە هەمووی بۆ ئەوەیە بە ئینسان بڵێت تۆ زۆر بەڕێزیت تۆ بۆ ئەوە دروست بووی لەسەر زەویە کە بەڕێزەوە بژیت کە لەگەڵ یەکتریا هەڵکەن و بەیەکەوە بژین بەیەکەوە ئەم کەونە ئاوادانکەون ئاخر چونکە تەعمیری کەون خوای گەورە فەرمێ خەلەقەکم ئەنشەئەکم فی الأرض واستعمرەکم فیها ئیستعماری زەوی ئاوادانکردنەوەی زەوی سپاردۆ بە مرۆڤ نەیسپاردۆ بە مەلایکەت نەیسپاردۆ بە جین سپاردوێتی بە مرۆڤیش کاتێک دەتوانێت زەوی ئاوادان کاتەوە کە بزانێت خۆی چییە خۆی بناسێت چونکە هەتا خۆی نەناسێ ناتوانێت مهمەیەکی گەورە بە ئەنجام بگێنێت بەڵێ دکتۆر حوسێن دوای ئەوەش کۆمەڵی ڕووداوی گرنگ دروستە بێ ئەو جەنگ و جیهادانەی وەکو دکتۆر سەباحی شێمایی بۆ کرد ئەو جەنگانە و هەروەها سوڵحی حودەیبیە فەتحی مەکەیە ئەکری ئێمە بڵێن ئەمانەش سەرەتایەک بوون بۆ ئەوەی کە ڕووداوگەلێکی گەورەتر چاوەڕێی ئەوەیە کرد کە موسڵمانان ئەمانە بێتە ناو مێژویانەوە یاخود لە ناو مێژویانە تۆمار بکرێت ئەمانە سەرەتایەک بوون بۆ ئەوەی تەباییەک و یەک دەنگی و یەک ڕێزی ناو موسڵمان دروست بکرێت بێگومان تۆ تەماشاکە فەتحی مەکە لەمە باسمان کرد 13 ساڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی مەکە ینی گەورەکانی مەکە زۆر مستەمیان لە پێغەمبەر و هاوڵەکانی کرد لە دوای طبعا لە هەشتی کۆچیە مەکە فەتح کرا لە دوای 8 ساڵ کە لە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەڕێتەوە فەتحی مەکەکە پێش ساڵ 2 ساڵی پێشووتریش کە سوڵحی حودەیبیە بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەچێتە ناو شاری مەکە بە تەواضوع ئەوانەوە فەرمی سەریدانەوە و ڕیشی هەیە لەسەر سنگی چەناگەی لەسەر سنگی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بە تەواضوعەوە بۆیە کاتێک کە کۆی کردنەوە فەرمی ما تەظنون ئەنی فاعیل بکم
ئێوە گومانی چییە بە من چیتان لێکم وتیان چی ئەخون کەریم وەبن و ئەخین کەریم برایەکی بەڕێز و برازایەکی زۆر بەڕێزی پێغەمبەری خوا فەرمیی اذهبوا فأنتم طلقاء يعني واتە بیری لە تۆڵەکردنەوە نەکرد کە پێشتر سزایان دابوو مەکەی بەجێ ئەبو سوفیان لە هەموو جەنگەکانە قیادەی هێرشەکانی کردەوە بەسەر پێغەمبەری خوا بەڵام فەرمێ من دخل بيت أبي سفيان فهو آمن بەڵام لەو لای شەوانەیە فەرمێ من دخل بيته فهو آمن یەک کابرا لە ماڵی خۆی ئەمین بێ بۆ ئیشی چێ بچێتە ماڵی ئەبو سوفیان تەنها بۆ نەواییکردنەوەی ئەبو سوفیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات یعنی لە هیچ کاتێکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەبەستی تۆڵەکردنەوە نەبوو ئاخر وەحشی لە کاتێکا کە حەمزەی مامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەهیدەکا تەنها بە شەهیدکردنەکەیشەوە ناوەسێ هەڵی شێدرێت و جەرگوڵەکەیشی دەرەهێنێ لە کاتێکا کە توبه ئەکات و یەت لە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەمەن یەکێکیشە لەو کەسانی کە پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر گرتانن بیان کوژن بەڵام پێش ئەوەی بگیرێ کە یەت پەنا بۆ پێغەمبەری خوا هێنێ عەلەیهی سەڵات وسەلام بەیعەتی لێوەرەگرێت و دەسەخاتە دەستێەوە موسڵمان بوونەکەی قبوڵ ئەکات تۆڵەی لێ ناکاتەوە بەڵام ئەو هەستەکە بۆیە کە خۆی تاوانبارە بۆیە قەرەبووی تاوانەکەی کاتە موسەلەمی کەدا بکوژن بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو تەمەنیا لە کاتێکا کە دەسەڵاتدار بوو لە کاتێکی شاکەلەمەکە بوو بێ دەسەڵات و هیچ کاتێک بیری لە تۆڵەسەندنەوە بەڵکو و چاوی لەسەر ئەوە بوو کە بە مرۆڤ بڵێ تۆ مرۆڤیت ئەوە قەدر و قیمەت و بەهاکەتە بڕۆ ئەو ئەرکەی لەسەر شانتە عەبدایەتیکردنی خوایە لەژێر سای ئەو عەبدایەتیکردنا بەیەکەوە تەبابن و بژن و بەیەکە وڵات و نیشتیمان و کەون بەگشتی ئاوەدام بکەنەوە. بەڵێ سپاس دکتۆر سەباح چۆن یعنی ئەکرێ موسڵمانان ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە بەبێ جیاوازی مەذهبی جیاوازی ئەو جیاوازی یا خلافانی کە لە ناوخوا هەیەە هیجرەت بکەنە چەترێکی گەورە هەمویان لە ژێریا کۆبنەوە واتە هیجرەت قودووە بێ واتە لە هیجرەتەوە سیر بکەن کە چۆن پێغەمبەر درودی خۆی لێبێ لە ناو شاری مەدینە جیاوازیەکانی کاڵ کردەوە نەیهێشت ئەوانیش بەبێ ئەو جیاوازانە بۆی وەحدەتێکی گەورەی ئومەت دروست بکات. مسلمانان حاڵی حاضر ئەبێ دەستنیشانی قەیرانەکانی خۆیان بکەن لە ڕاستیە یعنی گەورەترین هیجرەت بریتیە لە خۆناسی مسلمانان ئەمڕۆ خۆیان بناسن خوا بناسن دەوروبەر و کۆمەڵگا بناسن ئەو واجبە مێژوویی کە ئێستا لە ئەستۆیانە و لە سەرشانیانە بە جوانی بیناسن و بچنە ژێر باری ئەمەش بەوە ئەبێ کە ئێمە لە مناسەباتی وەکو سەری ساڵی کۆچیە شرۆڤەکارێکی باش و خوێنەرێکی باشی واقعی ئێستا بین و وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشاکەی لە مەوقعی مناسیبە لە کاتی پێویستە هیجرەتەکە نە زووتر نە دواتر نە پێشی ئەخا نە دوای ئەخا یعنی هەلومەرجناسین گەورەترین دەرسەکە ئەمە لە ڕووداوی هیجرەت وەری بگرین چۆن وامان لێبێت ئەوەش بە زانست و بە زانیاریە ئەبێ ئێمە خەڵکەکەمان پەروەردەکەین لەسەر خوێندنەوەی هزریانەی ڕۆشنبیرانە بۆ واقعە کە تایە ئاژین بە خاوەنی ئیرادە بن خاوەنی ئیدارە بن خاوەنی نەقشە و پلان بن و هەموو احتیمالاتێک کە ڕەنگە ڕوبەڕوویان بێتەوە لە داهاتووە یا لە قۆناغەکانی دواترە هەمووی دراسە بکەن و کوێرانە پێنەنێن بەسەر ڕووداوەکانە هەڵگری ئەو مەشخەڵە بن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەست و دەست داوەتی بەدەست موسڵمانانەوە کە ئەمان خەڵیکی کاردانەوە نەبن یعنی خەریکی سیباق بن لەگەڵ زەمەنە نەک بە دوای قیتاری خەڵکا بڕۆن نەک بە سیناریۆی ئەموو ئەو لە ژیانی خۆیانە بەرجەستە بکەن یا تەمسیل بکەن یا لاساییکردنەوە بکەن ئێمە اقتیداکەین بە پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی چی یعنی لە پێش ئامانەیە بزانین پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چی کردووە لی تێبگەین ئەو سا دوای بکەوین یعنی تەنانەت کوێرانش دوای پێغەمبەری خوا ناکەوین ئێمە مسلمان ئەوە ئەرکی سەرشانێتی بەڵام بەداخەوە ئێستا کە ئێمە لە فعلی حەزاریە هیچ مشارەکە و بەشداریەکمان نییە تەماشاکەین زۆر بە ئاسانی پاشکۆی سیاسین پاشکۆی ئابوورین پاشکۆی کۆمەڵایەتین پەرتەوازەین بەعکسەوە یعنی ئەو سیاسەتانی کە لەناو خۆمانە دش بە یەک بەکاریهێنین وەختی خۆمانی پێکوژین سەرمایی خۆمان و وزەی خۆمانی پێ هەدەرەدەین تەماشاکەین بەکاری نایهێنین بۆ تێگەیشتن لە تەرەفی بەرامبەر بۆ ئەوەی لە سیباقی حەزاریە لەو منافەسە گەورەیە ئێمە خۆمان پێش بکەوین و ببین بە مامۆستا نەخێر
هەمیشە ئەوەمان قوبول کردووە کە دەورێکی زۆر زەعیف و لاواز ببینین لە پەراوێزی شارستانێتیا بژین کە ئەمە بەڕاستی زۆر دوورە لە مەفهوم و لە چەمکی هیجرەت و لە چەمکی عەقیدە و لە ڕۆحی هیجرەت. سپاس دکتۆر حسێن، ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایە چێگەر تۆکو هەم سپۆر لە بواری مێژوو هەم وەکو شارەزایەک لە توراسی ئیسلامی شێکت مابێ لە سەرچەمکی هیجرەت هەروەکو دکتۆر هێمایی بۆ کرد کە باسی ئەوەی کرد مسلمانان بەداخەوە لەبەرەوەی لە ڕۆحی هیجرەت و لە مانا و مەدلولی هیجرەت دوورکەوتونەتەوە جەوهەری هیجرەت نەبۆتە سوورگە و شێوازی ئاڕاستەکردنیان ئەمڕۆ ئابوو شێوەیە پەرتەوازە بوون و فاکتەرە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگە جیاوازەکان پاشکۆیەتی تیا دروست کردوون. ئەگە تۆ شتێکت مابێ لەسەر ئەوەکو دو قسەت لە بەرنامەکە والله خۆ شت زۆر ماوە پیا بێت و باسی لێ بکات و چونکە مەسەلەی هیجرەت ئەو ڕووداوە زۆر گەورەیە ئینسان بتوانێت لە ماوەی نیو ساعاتە یان ساعاتێکە ناتوانم مافی پێوە، بەڵام ئەوەنەی کەوا دەرفەت و وار بێت. لە کۆتایە منەڵێم هیجرەت ئەو ڕووداوە گەورەی کەوا وەرچەرخانی لە مێژووی مرۆڤایەتیا دروست کرد، تەنها لە مێژووی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام ئەسحابا نەبوو، بەڵکو لە هەموو مێژووی مرۆڤایەتیا وەرچەرخانی دروست کرد. ئەوە بۆ هۆی ئەوەی کەوا ئەو دوو دەسەڵاتدارە زاڵمە ستەمکارە گەورەی کیسرای فارس و قەیسەری ڕۆم کەوا بڕوخێت و خەڵکەکەی تایە عەبد بن بۆ خوا و برابن لە ناو یەکتریا و تەبابن، پێویستەکەوە بە تەواوی مەعنا بە قیادە و بە قەواعیدەوە سەرکردە و ئەندامانی وڵاتەوە دەرس و پند و عیبرەت وەرگرن هەر یەکە و لە ئاستی خۆیان بۆ ئەوەی کەوا ئینتیما و خۆشەویستی بۆ وڵات بگەڕێتەوە، بۆ نیشتیمان بگەڕێتەوە، بۆ زێت بگەڕێتەوە، بۆ یەکتری بگەڕێتەوە، شکۆ بۆ مرۆڤ جارە لە پێشە شتێکە بۆ مرۆڤ بگەڕێتەوە. هەر کاتە شکۆ بۆ مرۆڤ گەڕایەوە مسلمانی شکۆی ئەبێ، غەیری مسلمانی شکۆی ئەبێ، چونکە ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە خۆشبەختی دنیا بۆ هەموو کەسێکە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. بەڵام قیامەت خۆشبەختی قیامەت تایبەتە بەو کەسانی کەوا ئیماندارن باوەڕیان بەخوا بە پێغەمبەرەکان هەرێکەوەین بۆ خۆیەتی. ئەمما خۆشبەختی و خۆشگوزەرانی دنیا بۆ هەموو مرۆڤایەتیە. ئەمە لە چیە وەرەگیرە؟ لە ژیاننامی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام، لە ژیاننامەی هاوڵانی پێغەمبەرەوە ڕەزای خۆیان لێبێ، چۆن ژیان چیان کرد، چیان پێشۆش بە مرۆڤایەتی کرد. ئێمەش بە خۆمان بچینەوە لە پێشەوە سەرکردەکان بزانن چۆن تەعامولیان پێغەمبەر چۆن بوو لەگەڵ خەڵکە، بەو شێوانش تەعامولکەن بۆ ئەوەی متمانەی هاونیشتیمانانی خۆیان بەدەست بێنەوانێ و جارێکی تر دەست لە ناودەست و بە یەکەوە بڕۆن بۆ هەموو ڕووخان و وەلانانی هەموو کۆسپ و تەگەرەکانی ژیان و ئاسوودەی و برایەتی و پێکەوە ژیان لە شوێنیان جێگیر بێتەوە. ئەوەم بیرچوو، یعنی کە من باسم لە بەهای هیجرەت کرد، پێ دوانەوە بۆ خۆی هێنانەوەی ڕۆحی دین بۆ ناو یا بەهای دین بۆ ناو ژیان بۆ خۆی ئەمە خۆشبەختی بۆ هەموو مرۆڤایەتی و کۆمەڵگاتیایە وەک خۆت هێمات بێگومان تۆ تەماشا کرد لە کاتی هیجرەتە خوای گەورە فەرمێکی پێغەمبەر عەلەیهی سەلام ڕوو لە ئیماندارانەکە إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. عبد الكريم زيدان أفرمي أو معيتا بۆ پێغەمبەر و ئەبوو بەکر لەبەر خودی خۆیان بوو إن الله معنا، بەڵام معیەتی متقین و إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون محسن بخوا لەگەڵایە متقی بخوا لەگەڵا لەبەر صفەتێکە کە هەر کەسێک دەتوانێت بەدەستی بێنێ. ئەبوو بەکر و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەر خودی خۆیان لەگەڵا بوو. یعنی ڕۆحی ئەم دینە لە هیجرەتە ڕەنگی یایەوانێ کە خوا لەگەڵ پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەبوو بەکر ڕەزای خوای لێبێ ڕۆیشتر. بۆیە هەر کاتێک ئێمە تەماشا هیجرەتەکەین ئەوێ بەو ڕۆحەتەوە تەماشا بکەین، هەر کاتێ بمانێ ئێمە هیجرەتکەین لە زوڵم و لە ستەم و لە نادادی و لەمانە بزانین کە خوای گەورەمان لەگەڵایە بۆی بتوانین کارەکەمە بەئەنجام بدەین. سپاس دکتۆر سەباحنی و خولەک ئەگەر ئیزافەیەک یاخود شتێک لە زیهنا بێ لەو مناقەشەی کردمان. فعلا لە هیجرەتە ئەوەی کە زۆر بەرجەستەیە مەسەلەی هەڵوێست وەرگرتنە لە دیاردەکان، ئەوەی کە ئینسانی پێبێ بە ئینسان بریتە لەو هەڵوێستە نەی کە پێویستە بیگرێ لە کاتێکا کە پێویستە لە کاتی خۆیە، لە مووقفی خۆیە، لە مووقعی خۆیە. یعنی ڕەنگە مووقع ئەو ئەهەمیەتەی نەبێت کە مووقف هەیەی. یعنی هیجرەت داواکە لە ئینسانی موسڵمان
گوێ بە مووقع نەدا لەکوێ و لەکوێ نییە چ پێگەیەکی هەیە چ جێگەیەکی بەڵام مووقیفی هەبێت لە هەرک مووقعکابێ ئەو مووقیفە ماهیەت و جەوهری و ئینسانە دەرەخات. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە فکری ئیسلامی، سپاس بۆ دکتۆر حسێن محەممەد ساڵح مامەسای زانکۆ و توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست. سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئاسمانی پێیان. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان تا گفتوگۆیەکی تر بەخۆی گەورە و میهرەباندان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.